دکتۆر عەمرو خالید کە بانخوازێکی جیهانیە و زۆربەتان وتارەکانتان لە ئینتەرنێت و لە تەلەڤیزۆنەکانە بینیوە، ئەڵە جارێک لە فڕۆکەدا بووم سەفەری ئەوروپام دەکرد، گەنجێک لە تەنیشمەوە سەیری گۆڤارە بێڕەوشتیەکانی دەکرد، یعنی کۆمەڵێ وێنەی تێدا بوو نەشیاوە بۆ تەماشاکردن و قسە لەسەرکردن. ئەڵێ بە فرسەتم زانی ئەمە فرسەتێک هاتوۆتە بەردەم و ویستم قسەی خێری بۆ بکەم، بیرم کردەوە ئەمە بەدووی یعنی کاری بەدڕەوشتیدا دیارە وێڵە، چونکە ئەو گۆڤارانە تەماشا دەکا ئەو وێنانە تەماشا دەکا کە هەمووی بەرەو بەدڕەوشتی ڕۆیشتون. ئەڵێ ویستم نەسیحەتی خێری بکەم و ئەم فرسەتە لە دەست نەدەم، پێم وت ئەمە بابەتی زینایە، ئەم بابەتی داوێن پیسێوتی بەڵێ، وتم تۆ حەز دەکەی خەڵک زینا لەگەڵ دایکتا بکە؟ عینی حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتم لەسەر ئەو تەطبیقم کرد. ئەڵێ وڵامەکەی شۆکی کردم، وتی زۆر ئاساییە، دایکیشم مافیەوەی هەیە ئازادە لەگەڵ هەر پیاوێکا بۆ خۆی ڕابێرێ. وتم خوشکت ئازادە و حەزەکەی خوشکت ئازاد بێ و زینا لەگەڵ هەر کەسێکا بکە، وتی خوشکم لەگەڵ دایان کەسا خەوتووە، منیش لەگەڵ دایان کشا خەوتوم، هیچ ئیشکالی لەسەر نییە، مادام زۆری لەسەر نەکراوە و بە ئارەزووی خۆیەتی زۆر احتیادیە. ئەڵێ تێگەیشتم ئەمە موسڵمان نییە، ئەمە نوری خوا نەچۆتە دڵیەوە، ئەمە ئەم دەرگایە بەم کلیلەی حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناکرێتەوە. بۆیە تێگەیشتم دەبێ ئەم باسی چی بۆ بکەم، ئەم باسی ئایدزی بۆ بکەم، بڵێم وەرە ئەو هەموو ملیۆن خەڵکەی لەسەر زەویدا بەهۆی ئایدزەوە کە نەخۆشیەکی چارەسەر نەکراوە لە جیهاندا توش دەبن، ئەوە بەرهەمەکەیەتی دوایی لاشەت ئەڕزێ. ئەوە باسی نەمانی خێزانی بۆ بکەم، ئەوەتانە تۆ خێزانەکەت هەڵۆشاوە، حیا و حورمەتی نەماوە، باسی نائارامی دڵی بۆ بکەم لە دوای زینا. ئەو ئافرەتەی کە لە تورکیا مقابلە کرا تووشی کارە بەدڕەوشتیەکان بوو لێ بوو بە پیشە یەک کچی هەبوو، تکای کرد لە کاتی مردنی وتی تکا دەکەم ئەو کشەم بدەن بە ماڵێکی موسڵمانی دینداری خواناس، وتیان بۆ، وتی بەڵکو وەکو خۆم بەدبەخن نەبێ، چونکە من هەموو ژیانم ئازار بوو، بە حسابی خۆم لەگەڵ هەموو کەسێکا بە ئازادی ڕام دەبوارد، بەڵام دوای هەموو زینایەک سەدان گرفتی دەرونی و دڵناڕەحەتیم بۆ دروست بووە. ئەبوایە من لەو ڕێگایەوە قسەم بۆ بکردایە، باسی ئەو ئافەتانم بۆ بکردایە، چونکە ئەم هێشتا موسڵمان نییە. بۆیە هەموو دڵێک بە کلیلی خۆی دەکرێتەوە، مەرج نییە ئەو دەرگای بەم کلیلە کرایەوە ئەم کلیلە دەرگای دڵی فڵان کەسیش بکاتەوە، ئەبێ بە عەقڵی ئەو، بە ئیمانی ئەو، بە تێگەیشتنی ئەو قسەی لەگەڵا بکەیت.